دعمی ئەجزەی ئەمنی ئەم شاراکەین لە هەموو پێشمەرگەکان لە هەموو ئاسایش لە شورتا لە حەشتی شعبی ئەوەی کەوا بەشداری لەم شارە کردووە دەستیان خۆش بێ ئێمە هەر هەمومان لەگەڵ ئەو بەڕێزانەین هەتایە ئێمەش بۆ ئەم عالەمە پێیان ئەڵێن ئێمە کەرکووک هێڵێکی سوورە کەس ناتوانێت دەستی بۆ درێژکە ئەو کەسانەیش کەوا پروپاگەنداکەن بۆ ئەم شارە لە ناو فەیسبوک و لە ناو بەعزە کەناڵێکە وەڵا داعش ئەوێ بێتە شاری کەرکووکەوە زۆر خەیاڵیان خاوە سەریان با لەو شاخە بدەن ئەم پیاوانە چونکەم ناتوان بگەین ئەم مەقامە بەڕێزە ئەم مەقامەی ئەوەی کەوا سەرۆکەکانمان هەیەە ئەم سەرۆکانە بە بەلاش نەگەیشتوتە ئەم شوێنە وەختێک کە داعش شکا لە مووسڵ بە 6,000 کەسەوە لەوێ پێشمەرگە پاراسی 1050 کیلۆمەتر لەم عێراقا پێشمەرگە پاراستوێتی ئەمە خاڵێکە زۆر گرنگە با ئاگدار بن پێشمەرگە زمانێک شەڕی کردووە لە شاخ و داغ کە تفەنگێکی زەرسی هۆڵەندەمان پێبوو ئێستاکێ تۆپ و تیارەمان هەیە کێ ئەتوانێت لە حەقی کەرکووک بێجارێتر کەرکووک هەموو کاتێک هەموو سەرکردەکانمان لەسەر کەرکووک شەڕی کردووە مڕزاتان لە یەکەم لە کەناڵەکانتانەوە ئێوە زۆر بەڕێزن هەموو کاتێک ئەو پروپاگەندانەیەکەوە ئەم کەسانەیەکەن ئەمانە هێزیان نییە ئەمانە بێتوانان ئێوە وەرن لەگەڵ سەرکردەکانە بۆ خۆتان قسەکەن بزان چێ بێ و چی نابێ 21 دەی پارەکە ئەم بەڕێزانە ئەم کەرکووکە چۆن هەڵسا بەرامبەر ئەو 4-5 کەسێکەوە هێنایەنە ژوورەوە هەموو ئەو برا عەرەبانە کەوا هەڵسان بەرامبەریان کەسی خۆیان و خوشکەزای خۆیان و برازای خۆیان هێنا تەسلیم دەست ئاسایشیان کردوتیان فەرم و ئەمانە یارمەتی داعشی داوە هەر ئەم بەڕێزانەی کە ئێمە وەستاوینە پارەکە و 6 مانگ پێش سەیش پەیمانێکمان تەوقیع کرد ئەلێرە جەنابتانیش ئامادە بوون ئاگدار بوون ئەو پەیمانەمان کە تەوقیع کردووە ئەو کەسەی لەگەڵ داعشایە ئەو کەسەی یارمەتی داعشەدا ئەو کەسەی لەگەڵ داعشە ئێمە لەگەڵیان نین تەبریەمان کردووە هەر هەمومان بە هەموو سەرۆکۆزەکان و بە هەموو عەشایرەکانی کەرکووکەوە ئێمە هاتوینە ئێمڕۆ لەبەرەوەی بۆ تەباهی بۆ برایەتی و چەسپاندی ئەم برایەتیمان لە بینی خۆمانە و پشتگیری هێزەکانمان بکەین بە هەموو کارێک و بە هەموو قۆتێک